هلا برام بەرنامە علی بەشداری بەرنامەکەی ئەو کەسانێک کە حەزیان دەکرد هەندێک پرسیار هەیە بزانن چاوەڕێی پرۆگرامی کاک علی بکەن بازیانەوە ئاڕەوەڵا چاوەڕێکەکە ئینشاءڵڵا بەرنامەی خۆش دەبیتن و ئینشاءڵڵا ئەو کەسانێک کە حەزیان دەکرد دووبارە دەرێمەوە پرسیارەکانیان لە مێشت هەبوو ئەوڕۆ کاک علی جوابی دەداتەوە ئینشاءڵڵا جوابی نەداتەوە سزای هەیە ئەزێ هێلکەیان دانای دوژمنی هێلکەیە کاکە ڕەزاکوی برایە منی چاو بۆچەکەم ئەزێ ئارێ بەخوایە چالەمدانەمە و داینە پێکاتینەوە لە بنیتەوە ناو بەرنامەی پێم وایە ئەو شتە ناخۆشانەدات نایەم بە خۆت دەخۆی وەڵا پێم گوت تێژەڕەشتم لێکە دەگوتم بەس نازانم ئاخر هەمووی دەڵێ جواب دەدەینەوە بەڵام دەچنە بڕگەی پرسیارەکان وەڵا دەگۆڕێ وەڵا جەگر بخاتمەوە خۆشی ئەهای چا وا دەزانی وارێ ماوقف نییە دەبێت بزانیە لەو کاتەیە حەز دەکەی وڵام نادی و حەزێک وڵام دەدێت سزای وەردەگری ڕای دەگۆڕێت تەمام جواب دێ کورە هەمووی جواب دێ پرسیارەکان دەدەمەوە تەواو یەک عقوبەی وەرناگرم هەر ئەوەندە نییە بەڵێ وەڵا نادنیات بەی وای سەرکەوتنی ئینشاءڵڵا